بینەران خۆشەویست ئەم کاتەدانشا جارێکی تر خۆشاتن بۆ بەڕنامەی کاروانسەرای هونەر لە بەرنامەی ئەمڕۆمان یەکێک لە هەرە دەمخۆشەکانی کوردستان کە ساڵەها بەشێکی زۆر لە ژیانی تەرخان کردووە بۆ فەرهەنگ و کەلتوریگەرەکەی و هەروەها بۆ هونەری موزیکی کوردی کاک نەژمەدینە وەڵامی. کاک نەژمەدین زۆر خۆشاتی بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا. هەربژی کاگەجان یام نیست سپاسیەوە و هاوکارانی بەڕێستانەکەم کام چاپێکوندتان لەگەڵ مناسادا. کاک نەژمە هەر پاش گەیشتنت بە کەنەدا وتوژێکمان هەبوو بۆ بەشی رادیۆ و حەزەکەن ئەم جارە بە دوور و درێژتر سەبارەت بە گەشتەکەت بۆ ئەمریکا و کەنەدا بەحسێکمان هەبووی و حەزەکەم بزانین گەشتەکەت تا ئێستاکە چۆن بەڕێوە چووە. بەڵێ لە ڕاستیدا منمان یەکە سەردانی کانادام کرد و کۆنسرتم بوو لە کانادا لەگەڵ کاکووادا قسەمان کرد. کاکوات پێخۆش بوو کە تورێکی هونەری لە کانادا و ئەمریکا ساز بدا کە سازیدا لە مانگی ڕابردەوە دەستمان پێکرد لە کانادا چەند کۆنسرتێکمان کرد و لە ئەمریکای شار ئەتلانتا کۆنسرتێکمان کرد و ئێستش لە واشنگتۆنین کە بڕیار وایە ڕۆژی جومعە لێرەش کۆنسرت بین. کۆنسرتیشان ماوە لە لۆس ئانجلس لەوانەیە لە فینیکسی لە ئەریزۆناشا کۆنسرتێ بکەین. زۆر باش بۆ خەڵک پێشوازێکی باشیان کردووە. پێویستە لە ڕاستیدا لە ئەمریکا و لە کانادا لەبەرەوەی کورد زیاتر لە ناو کۆمەلگاکە تواونەتەوە سەرقاڵی فشاری کار لێرە زۆرتر لەسەر خەڵکەکە پێویستە جاروبار ئەو کارە هونەری و کولتوریانە هەبێت لەبەر نەوەی نوێ بۆ ئەوەی کولتوری میلەتی خۆیان بناسن. ئامادەبوونی کوردان لەم کۆنسرتانە چۆن بووە و چ جورە جێوازیک دەبین لە بینی تەماشاچیانی کوردی کەنەدا و ئەمریکا؟ بەڵێ لە ڕاستیدا ئەتوانم بڵێم تایسە کۆنسرتێکمان لە ئەتلانتا کردووە. ئەتلانتا زۆر گەرم و گورتر بوو، کوردەکان زیاتر هاتوون و بەرەپیری ئەویش لەوانەیە هۆکەیەوە بێ کە درەنگ لێرە لەوانەیە لەو جۆرە مناسبەتانە ڕێبکەوێ. هەرچەند کوردەکان زۆر بەربڵاون کۆکردنەوەیان ئاسانیە، بەڵام لە ڕێگەی کۆمنیتیەکانەوە ئێمە توانیمان ئەو کوردانە کۆ بکەینەوە و کە توانیان بەشداریکی باش بکەن لە بەرنامەکە ئێمە و شەوێکی خۆش بەیەکەوە بەرینە سەر. کاک نەژمە لەم جۆرە کۆنسرتانە زۆر جار ساوند سیستم و یاخود ئامیرەکانی دەنگ ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینن. ئایا لەو ئاستەدا بوو کە تو دەدویست؟ لە ڕاستیدا بۆنەی ئەو کە کاکوات خۆی شارەزایی هەیە لە بواری سیستمی سەوتی ئەوانە خۆی چوە شتەکانی هەڵبژاردووە تا ئێستا تووشی کێشە نەبووین تا ڕادەیە کە توان بڵێن باش بووە. زۆر جار گواستنەوە لە شارێکە و بۆ شارێکی تر بە تایبەتی گۆرانی بێژ مۆزیسیۆن ماندوو دەبن. ئەم ماندووبوونە هیچ کاریگەری هەبوو لەسەر دەنگت؟ لە ڕاستیدا منە ڕۆژانی کە کۆنسرتم هەیە پشووی تەواو ئەدەم پێش کۆنسرتەکە چەند سعاتی ئیسراحەتەکەم لەبەرەوە ئینسان کە ئیسراحەت نەکا هەتوانێت کاریگەری هەبێت لە سەردەنگ، بەڵام من ئاگام لە خۆمە چۆن لەبەرەوەی ئەچمە ئەوێ خەڵکێک چاوەڕوانە چاوەڕوانی ئەویان هەیگویان لە دەنگی خۆش بێ ناخۆشەکە ئینسان نەتوانێت گۆرانی بڵێ هەر تایسە سەرکەوتوو بە شتەکان زۆر باش بووە. توازانی هینانی موزیسیۆن لەگەڵ خۆدا لە سویدەوە بوو ئەمریکا و کەنەدا کارێکی ئاسانیە، مەجبوریستەکە لەگەڵ کاکفوادە و نازەم چ بەرەدەڕێنتر لەگەڵتا هەیە. ئایا بەرهەمەکانت لە پێشدا نارد بوو کاکفواد بۆی لەسەری پرۆڤا بکات؟ چەند ساڵێکە من 10 ساڵێکە بێت لەگەڵ کاکفوادە کارەکەم زیاتری بەرهەمەکانم ئەناسی ئەگەر بەرهەمێکی نوێژ بێت تەمرینەکەین لەسەری شتەکان گەڵاڵاکەین فقط تەبەقە یا پەردەی شتەکان دیاریەکەین و ڕیتمەکان هەرتایسە کێشێکمان نەبووە. لە شوێنەکانی تر ژەنیاری باش بوو لەگەڵمانە، بەڵام لێرە ژەنیاری باسمان دەست نەکەوتووە بەهۆی ئەوە کە تۆ ئەگەر ژەنیاری لە ئوروپا بیری چەند ژەنیاری لەوانەیە بلیتەکە گرانتر بێ، لەوانەیە خەڵکیش تۆزێ هین نەبێ بۆیان. لە ڕاستیداگەر خەڵکەکە سپۆنسۆر کە نێماتوانین شتی بە پێستریان لە داهاتووە پێشکەشکە. ئێستاکە بابینە سەر کارە هونەریەکان دەڵبەتە ئەمە یەکەمین پێگومان تو وتیوێژی زۆرت هەبوو، بەڵام بۆ ئیما یەکەم جارە بە خۆشبەختیەوە بە خۆشحاڵیەوە کە لەگەڵتان دیدارە دەکەین و حەزەکەم بزانین کاری نوێت بەرهەمی نوێت چییە؟ بەڵێ من بەردەوام یا ساڵە جار یا 2 ساڵ جارێت توانیمە بەرهەمێک بڵاوکەم. ئێسش سەرقاڵی بەرهەمێکم تقریبەن 11 گۆرانیە، 5 سرودە 6 گۆرانیە. ئاوا میدیا هاوکاری کردوم بۆ بڵاوکردنەوەکەی، داومە بە دابەشکردن 6 دانەی لە کوردستانە داومە، 5شی لە ئوروپا داومە بە هەر کەسێک داومە بە ژەنیارێک بۆ ئەوەی کۆڕەنگیکی زیاتری پێوە دیار بێ، دەستی زۆر بێت، ئەتوانێت خۆشتر بێگەر کەسێ دابەشیکە لەوانەیە شتەکان تا ڕادەیەک لێک بچێ. هیوادارم تا سەری ساڵ
ئامادە بێت و بگاتە دەستیێویندارانی دەنگی من. بەس ئەم سیگەنویانە ئایا لە شوێی ڕەسەنن، کلاسیکن، مۆدرنن چۆنە؟ من زیاتری حەزم لە ستایلی ڕۆژئاواییە، زیاتری شتەکان لە ستایلی ڕۆژئاواییدا ئەومەدا بەشیکەن، هەرچەند لە ستایلی ڕۆژهەڵاتیشا کارم کردووە لە دووبارەکە شاتوانم بڵم ئەو جۆرەی کە خەڵک پێشوازیان لێ کردووە توانام هەیە، بەڵام خۆم زیاتر بواری ڕۆژئاوایم پێخۆشە، پێم خۆشە ڕۆژئاوایی بێت لە بەرەوەی نەوەی نوێ زیاتر بەرەوپیری شتی ڕۆژئاوایە، چون بە ئەوەی بۆ شایک دروست نەبێت لە ناو مۆزیکی کوردیا. زیاتری من مەبەستم ئەوەسە ئامانجێکم هەیە کە زیاتری موزیکی ڕۆژئاوایی هەڵبژێر. بەس چ جۆرە ئامێرهایی نیاز هەیە بەکاربێن وای هەڵقت بەکارەتی ناوە؟ لە ڕاستیدا زیاتری گیتار و ساکسیفۆن و ئەو ئالەتانەی کە زیاتر لەگەڵ شتی ڕۆژئاواییە گونجێت. پێکاتەی گورانێکی سەرکەوتوو لە چیدا دەیبینیت؟ لە شێعرەکە و لە ملۆدیەکە و لە دابەشکردنەکە شێعر ئەساسە بۆ گۆرانی کە بتوانێت هەڵبەستێک هەڵبژێری کە پڕ بە پڕ گۆرانیەکە بێ و هەروەها ئاوازەکەی زۆر دەورەبینە کە تۆ ئاوازەکە لە ئاوازی تر نەچێ شتێک بێ کە گیرا بێ بتوانێت کاریگەری لەسەر خەڵکە بێ و هەروەها دابەشکردنەکە و ئەو ئامێرانەیش کە لەو گۆرانیا بەکاری ئەبەن ئەبێ گونجاو بێت لەگەڵ ئەو ملۆدیایی کە ئەو کەسەی دابەشیەکە. تا چەند وەردینی لە هەڵبژاردننی هۆنراوەکانت؟ من پێم وایە من زۆر سەختگیرم، زۆر هەستیارم لە مەسلەی هۆنراوەی کە کارم تێنەکە ناتوان بیکەممە گۆرانی. ئەتوان بڵێم ١٩ گۆرانیەکانم ئاوا بووە زیاتری هەڵبەستەکە کاری تێم کردووە، تەسیری تێم کردووە تا توانیومە ئاوازی لەسەردانم. هونەرمەند خۆزانی هەستی ناسکە ئەو هەڵبەستەی کە کار لە هەست و دەرونی من دڵنیام کە کار لە گوێگریشەکە بۆیە زیاتر من شێوەی هەڵبژاردننی هەڵبەست ئابم شێوە هەڵبژێر. ئایا گۆرانیەکان لە ئاوازی خۆتن یاخود کەسانێکی تر؟ زۆربەی ئاوازی خۆمە، لەوانەیە لە بەرهەمێکا گۆرانێکی فولکلۆر تازە بکەمەوە زیاتری هەر لە سەرەتاوە ئەو بەرهەمانەی کە تۆمارم کردووە زیاتری هەمووی ئاوازی خۆمە. وابزانم تو بە زۆربەی زاراوەکان گورانی دوتووە، ئەم جارێش لەم سیدیە ئایا جۆرا و جۆرە یا چۆنە؟ هەرتا ئێستا ئەم سێدی هەمووی شێعرەکان لە ڕاستیدا زاراوەی سۆرانیە، بەڵام بە قسەکەی جەنابەت من زۆربەی زاراوەکان کەلهوڕی، کرمانجی، لڕی، سۆرانی، هەورامی، گۆرانی متووە و ئەرکێکی نەتەوەیە هەر کەسێ بتوانێت توانای هەبێت لە بوارانە کە بتوانێت بە زاراوەکانی تر گۆرانی بڵێ ئەرکێکی نەتەوەیە، بەڵام ئەم جارە بەس بە زاراوەی سۆرانیە بەرهەمەکە. گورانی چڕین وای خود گورانی وتن چ ڕۆڵێکی دەتوانێت ببینێتن لە بواری زمانی کوردیدا؟ گۆرانی و هونەر بەگشتی ئەتوانێت لە بواری ڕۆشنبیریە زۆر خزمەتی کۆمەلگاکە و هەروەها لە بواری ئەو زەڵم و زۆرانەی کە حکوومەتە داگیرکەرەکانی کوردستان بەرامبەر بە میلەتی ئێمە ئەیکەن ئەو زەڵم و زۆرانە ئەکرێ بە هەڵبەست و لە ڕێگەی هەڵبەستشەوە ئەکرێ بە گۆرانی کە وەکو مێژوویک ئەمێنێتەوە کەنەوەی نوێ ئەو تاوانانەی کە بەرامبەر بە میلەتی کورد کە میلەتی کورد عاشقی ئازادی عاشقی ژیانی خۆشە، هیوادارم ڕۆژێ لە ڕۆژان بە ئامانجەکانی خۆی بگات. ئێمەش ئینسانی نێمەش حەزەکەین وەکو هەموو میلەتانی دنیا ئازاد و سربەست بژین، پەلاماری وڵاتی کەسمان نەدا، وڵاتی کەسمان داگیر نەکردووە. ئەوەی ڕنگدانەوەی هەیە لە ناو هونەرەکەمانە کە شتێکی گرنگە کە بکرێ وەکو دکۆمنت وەکو مێژک بمێنێتەوە بۆ ئەوەی نەوەی نوێ ئاگاداری ئەوە بێ. لە بواری ڕۆشنبیریشا کاریگەری زۆری هەیە لەسەر کۆمەلگا هونەر هەمیشە توانی کاریگەری زۆری هەبێت لەسەر هەموو کۆمەلگاکان و بەتابەت کۆمەلگای کوردی هەم لە بواری ڕۆشنبیری هەم لە بواری ئەوەی کە هەستی نەتەوەی زیاتر لە ناو خەڵکە گەشە پێ بدا و توانی کاریگەریکی باشی هەبێ هونەر. تو ئەزانێت زمانی کوردی لە بەرامبەر هەڕەشەیەکی زۆر گەورەدایە و ئەلبەتە جاران زۆرتر بوو بە تایبەتی بەڵێن وەک لە شارانی وەکو کرماشان و ئیلام و ئەو دیوارەکان ڕوو دروست بووە. گورانی چڕ گورانی بی چ ڕۆڵێک دەتوانێت ببینن بۆ شکاندنی ئەو دیوارە؟ مەڵێ لە ڕاستیدا کورد ساڵەهایە کە بۆ زوانی دایکی خۆی هەوڵیداوە بەتابەت لە باکووری کوردستان کە ئەکەوێتە ناو تورکیە و زۆر جار زمانی کوردی قەدەغە بووە، خەڵک گیراوە لەسەری زمانی کوردی. هونەر بەتابەت گۆرانی و شێعر توانێت زۆر کاریگەری هەبێ لە دەربازبوون و نەجاتدانی زمانی کوردیدا لەو بەشەی لە کوردستان.
ئێستش لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بۆ نمونە ڕاگەیاندن شتێکی باشە، بەڵام هەندێک جار ڕاگەیاندن بۆ چاواشەکردنی خەڵک دروستەوە. بۆ نمونە کاناڵی وەکو تەرەتە شەش من وەکو هونەرمەندێ پێم وایە بۆ چاواشەکردنی زمان و هونەری کوردی دانراوە. ملەتی ئێمە ئەبێ وشیار بێ ئێستەش شەڕێکی سپی ئەکەن بەرامبەر بە میلەتی ئێمە بۆ زمانەکەمان بۆ کولتورەکەمان. لە ڕاستیدا ملەتە بێ ئاگای لێبێت، خەڵکی ئەمە بێ ئاگای لەو شتانە هەبێ، بە ئەنواعی شێوە زنجیرە دراما دروستەکەن کە ئیهانە میلەتی ئێمەکەن، تەوهین بە میلەتی کوورد دەکەن و هەروەها کەسانهای بەکرێگیرا و هەن کە لە ڕاستیدا هیچ سەلاحیەتێکیان نییە وەکو نوێنەری خەڵکی کورد لەو ڕاگەیاندانە کارەکەن. بەڵام من بە خۆشحاڵی وەڵێم کە کەسانی دڵسۆز، کەسانی ئەدیب، کەسانی هونەرمەندی باشمانەیە تازە ناتوان خەڵکی ئێمە بەلاڕێدا بەن و زمانەکەی خۆی لەبیر واتەوە، هەرچەند ئەوان بەردەوام ئەو هەوڵادن، بەڵام هەوڵەکانیان هەرتایسە سەری نەگرتووە خۆشبەختان. بەسواتە لێرەدا هونەرمەند چ جۆرە پابندیگی هەیە بەرامبەر بە گەل و وڵاتەکەی؟ بەڵێ لە ڕاستیدا هونەرمەندی بە دەربەست ئەبێ هەمیشە شتەکانی بە ئامانجەوە هەبێ. من کە کارێکی هونەریەکەم زانم ئامانجم لەم کارە هونەریە چییە لەباری زمانەوانی و لەباری ملۆدیە و لەباری ڕەسەنایەتیەوە. ئێمە ڕقمان لە هیچ میلەتێ نیە، دۆستی هەموو میلەتێکین، بەڵام هونەرەکەمان و ئەدەبەکەمانە بێ مۆرکی میلەتی خۆمانی پێوە بێ. زۆر جار لەگەڵ ڕێزمە بۆ هونەرمەندانە ئەچن شتی تورکی یان شتی عەرەبی تێرن شعری کوردی لە سەردان، ئەوە شتێکی باش نییە. تۆ کە گوێت لە موزیکەکە بێ ئەبێ بزانی، هەر موزیکە دەستی بێت کە بزانانی ئەمە هیچ نەتەوەی کە بۆ نمونە تۆ لە گوێت لە فلامینکۆ ئەبێ یەکسەر زانی ئەمە موزیکی ئیسپانیە. موزیکی ئێمەش ئەبێ مۆرکی ڕەسەنایەتی و هەروەها لەباری زمانەوانیە و بێکەم و کۆڕی بێت. چۆن تۆ بەرهەمێک بڵاوەکەیتەوە ئەبێتە ئارشیو، ئەبێتە دۆکۆمنت، ئەبێ زۆر بەڕێکوپێکی سرنج لە شێعرەکانی و لە ڕەسەنایەتی گۆرانیەکە بدێت. تا چەند لەگەڵ وتنەوەی گۆرانیە کۆنە فۆلکلۆریەکانی؟ گۆرانی فولکلۆر سامانی نەتەوەی میلەتی ئێمەیە، پێویستە کە نوێژەن بکرێتەوە بۆ ئەوەی مێژووی کن، مێژووی شارستانیەتی ئێمە پیشانەدا، مێژووی تەمەدونی میلەتی ئێمە نیشانەدا کە گۆرانیک بۆ نمونە 200 ساڵ لەمەبەر دەم بەدەم هاتووە. لەوانەیە هەر بێ موزیک وترابێ پێویستە کە نوێژەنی کەیتەوە بە شەوێکی ڕێکوپێک دیسان بۆ ئەوەی خەڵک جارێتتر گوێ لێەوەی بۆ ئەوەی بزانن ڕابردووی خۆیان چۆن بووە. بەس ئایا بە پێوەستی دەزانیت ئاماژە بکردی بە سەرچاوی ئەو گۆرانیەوە بزانیت کی لە پێش دەوەتوێتی تا مافی ئەوش نەخوێت؟ لە ڕاستیدا فولکلۆر لەبەر ئەوەی ئەو زەمانانە دۆکومنت نەبووە کە حتمما کەسێ بووە خاوەنی ئەو گۆرانیە، بەڵام ون بووە شتەکە دەم بەدەم هاتووە. ئەکرێ ئاماژە بکەی بە ناوچە بڵێ ئەم گۆرانی فلانە ناوچەکەی، بەڵام ئەو کەسە دیار نییە لە ڕاستیدا کە کێ بووە ئەو گۆران، بۆیە پێڵن فولکلۆر خاونەکەی دیار نییە، دەم بەدەم هاتووە. بەڵام هەندی گۆرانی کۆن هەیە خاونەکانیان دیارن و بوونەدە بەشێک لە فۆلکلۆر. بەڵێ ئەوانە چۆن؟ ئەوانە بڵێ مەسەنێکی وەکو مامۆستا حەسەن زیرەک یا سید عەلی ئەزغەر یان خوداداد عەلی کە لە ناوچە ئێوە بووە، یان کەسانی کۆن کە گۆرانیان و تۆ بەڵام بە شێوەیەکی فەقیر ئەو کاتە موزیکی کوردی و نەدەوڵەمەند نەبووە، ئەوە دیارە 100% دەبێ ئینسان ئەمانەدار بێ و ئاماژە بکا بە خاوەنی گۆرانیەکە. ئایا گۆرانی کوردی ئەتوانی بەڵێن ئێستاکە لە قەیرانی ئاهەنگساز و یاخود ئاوازدانەرە؟ من پێم وا بێ ڕاستە ئەو قسە، ئەو کەسانەی کە توانایان هەیە لەو وارەدایسە زیاتری ئەو گۆرانی بێژەکان مەسەن بۆ خۆم تایسە زۆر کەم ئاوازی کەسومەتەوە، شاید دووسێ ئاوازی کەسومەتێتەوە. ئاوازدانەرەکان بەداخەوە لەو بارەدا هەوڵی باشیان نەبووە بۆشایی کە من ئەبینم لەوەدا. هیوادارم بە گوێرەی سەردەم کە تکنۆلژی ڕۆژ بەڕۆ پێش ئەڕوا، زمان بەرەو پێش ئەڕوا، هونەر بەرەو پێش ئەڕوا، ئەبێ کەسانی بە دەربەست و کەسانی دڵسۆز هەوڵ بدەن کە موزیکی کوردیشان بەشان موزیکی میلەتانی تر بەرەو پێش بەرن. ئایا شتێک هەیە لە گۆرانی چڕینە بە ناوی ڕەکابەری لە موزیکدا و یاخود هەر جۆرە و یاخود هەر دەنگێک گوێبیستی خۆی هەیە؟ بەڵێ لە ڕاستیدا هەر گوڵێ بۆنی خۆی هەیە. هەندێک کەس کە وا هەستەکەن کە ڕێکەبەرایەتی هەیە ئەوە کەسانهایی تەنگ نەزەرن. من پێم وابێ هەر کەسی کاری خۆی بکە و هەر گوڵێکیش بۆنی خۆی هەیە. هەموو هەستەکانی ئینسان جیاواز نییە. بۆ نمونە جەنابەت حەزت لە ڕەنگی زەردە، من حەزم لە ڕەنگی سوورە، فلانەکەس حەزی لە دەنگی حەسەن زیرەکە، یەکێ حەزی لە دەنگی ماملێ، یەکێ لە دەنگی سید عەلی ئەزغەرە. هەستەکان جیاوازە، بۆیە
ئەگەر ڕکەبەرێکی سالم بکرێ بۆ ئەوەی مستەوای شتەکان بەرنەسەر ئەوە شتێکی باشە بەڵام بەغیلی شتێکی جوانیە کە هونەرمەندێ بەغیلی با بە هونەرمەندێکی تر بڵێ ئەو دەنگی لە من خۆشتیانە هەستی ئینسانەکان جیاوازە هەموو کەسێ توانێت لە یانگری خۆی هەبێت. تو لە سەرەتا ژیانت چه کەسانێک چه گورانی بێژانێک کاریگەریان لەسەردا بوو؟ لە ڕاستیدا من یەکەم کەس باوکم و مامم تەسیریان لەسەر من بوو چۆن مامم دەنگی زۆر خۆشبوار دەنگی وەکو سید عەلیەزغەر بوو باوکیش مەمیشە گۆرانی ئەوت لە سەرەتای ژیانەوە من کە چاوم کردو لە 3-4 ساڵەگیە پێم لە دەنگی باوکم و مام بووم کە لە میوانەکانی ماڵی خۆما گۆرانیان ئەوت وە دوایی لە رادیۆکانەوە لە ڕێگە رادیۆ سنە و کرماشان و کوردیەکەی بەغا و کاتە پێم لە مامۆستایانی گۆرانی کوردی وکو عەلی مەردان و تایر تەوفیق و حەسەن زیرەک و کاک مەسەر و ساڵح تیران ئەو کەسانەی تر ئەوانە هەوێنێکی زۆر جوانیان لە لای من دروست کردبەوەی بتوانم کە خۆم داهێنان کەم لە گۆرانیەکانمە. تۆزانیشتە موزیکی کوردی نەگەشتە ئەو ئاستەی موزیکی ڕۆژاوە کە جوورەهای هەبی وەکو موزیکی ڕاک، پاپ، بڵێن ڕاپ یا جاز یا چی بڵێن بلوز ئەم جوورە نوێکاری ئەڵبەتە یەواشۆ هاتنە موزیکی کوردیەوە تا چەند لەگەڵ ئەمانەدای؟ لە ڕاستیدا هەموو شێوازێک ئەبێ هەبێ لە ناو کۆمەڵگادا هەموو شێوازێک لە ئەنگری خۆی هەیە بەڵام من نتوانم هۆکەی بگەڕنەوە بەهۆی ئەوە کە ئێمە شتەکانمان بە دەکومنت نەکراوە لە ڕۆژی ئەوەڵا مەسەڵەن کاتی خۆی ڕاب بووە لە ناو گۆرانی کوردیا جەنابەت باشە زای خەڵکی ئەو دەڤەری بە زاراوەی کەلهوڕی هەیلای ڕوولەلایە وەختی خۆی ئەجەلا لە هەمەتی بڵێ ئەتوانم بڵێمەوە یەکەم ڕاپی کوردی بووە لە ڕاستیدا کە ئەو کاتانی لەوانەیە ڕاپ ئەو باو نەوێت لە بەڵام بەهۆی ئەو کە بە دەکۆمنت نەکراوە سەرچاوێک نەبووە کە نەوەی نوێ ڕووی تێکەن و بڵێن ئەم سەرچاوە بووە و پەرەی پێ بدەن بەڵام دیارە هەموو شێوازێکی موزیک ئەبێ لە ناو هەموو کۆمەڵگایکە هەبێ ئێسش کە سەردەمی تەکنۆلۆژیە و دنیا کراوەتە ئایفۆنێ لە گیفان تا ڕۆژانە سەیری هەموو شتێکەکەی دیارە گەنجەکان ڕۆکەنە شتێکی و ئەگەر بە شێوەیەکی باش و پرۆفشنال بیکەن من دژی ئەوە نیم شتێکی باشە من لەگەڵ مۆدەرنیزا هەم لەگەڵ ئەوانیم کە تۆ ڕەسەنایەتی خۆت لە دەست بە نامۆدەرنیزم شتێکی باشە. ئەڵبەتە ئاماژەت بە گورانی هەیلا ڕۆلای کرد حەزەکەمەوە بڵێم لە ساڵ 1968 جەلال لە هێمەتی جایزەی سوپاسی شای وەرگرت بەرامبەر بەو گورانیە لە ئێران ناوبانگ بوو بە ڕاکەنڕۆڵی کوردی زەمانە. کاک نەژمە ئەمڕۆ بە خۆشحاڵی وە کۆمەڵێک لە خانمانی کورد پیانەوەتە ئەم بوارەدا وەڵبەتە دەرگاکەش فراوانتر بوویان بووەتەوە کام لەو دەنگانە لای تو خۆشە؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە بەهۆی ئەوە کە بە چەندین قۆناغا دەرباز بووین بەتابەت قۆناغی دەرەبگایەتی کە هەندێ دواکەوتوی بۆ ملەتی ئێمە بەجێشتەوە من زۆر پێم خۆشە کە خانمەکان دێنە بواری هونەرەوە زۆر جێگەی خۆشحاڵیە هەندێنی زۆر خۆشیان تایە ئەوانەی کە تازاڵ کەوتون کیژان هەیە کانی هەیە چۆپی هەیە بە خۆشحاڵیە و دەنگهایەکی باش لە ناو کچانە پیا بۆ کە خەڵک پێشوازێکی باشیان لێکەنەوە جێگەی زۆر خۆشحاڵیە بۆ من. لە نیوان ئەم خانمانە ئایا خانمەکانی ڕۆژهەڵات لەگەڵ باشوور و باکوور و ڕۆژئاوایە جورە جوازیک دەبینی؟ لە ڕاستیدا ئەتوانم بڵێم لە باکوورە زیاتر دەنگی ڕەسەن هەیە زیاتریش هەندێک جار هەندێک کە سەڵێ دواکەوتوی کۆمەلگا دەورە بینی ئەگەر چاوی لێ بکەین لە باکووری کوردستان تەنها زمانی کوردیش قەدەغەن وە تا ڕادێکیش پاوان کراوە لە دواکەوتویە ماوەتەوە بەڵام ڕێژەی گۆرانی بێژ لەوێ زیاترە لە بەشەکانی تر من ئەتوان بڵێم لەوێ ئێستەیش بە شێوەیەکی زیاتر بە شێوەیەکی پرۆفشناڵتر لەوێ کاری گۆرانی کوردی لەلایەن خانمەکانەوە کرێت. ئایا هۆنەر پەیوەندی بە سیاسەتەوە هەیە و یا خۆ دەبی دووشت و جیاواز بی؟ من پێما بێ هۆنەر پەیوەندی بە سیاسەتەوە هەیە ئەگەر هۆنەر جیا لە سیاست بێ ئەبێتە هۆنەر بۆ هۆنەر ناتوانێت کاریگەریکی لە ناو کۆمەلگای کوردەواریە هەبێ بەتابەت ئێمە کە ملەتی کورد ملەتێکین کە بەردەوام لە خەبات و لە تێکۆشان ئابووین هۆنەرەکەشمان ئەبێ سەردەسەد ڕنگدانەوەی من لەگەڵەوانیم کە هۆنەر حزبی بێ بخێت چوارچێوەی حزبە بەڵام لەگەڵەوەم کە هۆنەر سیاسی بێ بتوانێت دەرد و ئازار و ڕنج و مینەتی کە ئەو میلەتە بەدەست کومەتەداگیرکەرەکانەوە ئەیکێشن بیخاتە پێشچاو من لەگەڵەوەم سەرەتای هونەریشم بەوە دەست پێ کردو هەر تا چەسانەوەیکیش لە هەر قژبنێکی کوردستان لەسەر کوردێ بمێنێ من بەردەوام لەسەر هونەری سیاسی. ئەو گەشەکردنەی کەمڕۆ لە مۆزیکی کوردی دابەدی دەکرێت لە هەموو بەشەکان بەگشتی چۆن دەیبینی؟
شتێکی باشە بەهۆی تکنۆلژیەوە بەهۆی ئەو کاناڵ و زۆرانە کە هەیە لە کوردستان و دەرەوەی وڵاتە شت بڵاوەکەنەوەوانە گەنجایەکی زۆر بە بەهرە و دەستڕەنگین پیا بووە لە ناو میلەتەکەمانە. هەندێک جار گۆرانی بێژەکان شنە تورکیە من لەگەڵ ڕێزمە من وتم ڕقم لە هیچ ملەتە نییە، بەڵام هونەرمەندی کوردی باشمان هەیە گەر بتوانن لەگەڵ هونەرە مەندە کوردەکانی خۆمان ناوکارانە بکەن شتێکی باشە کەسی بە توانامان هەیە کە توانین لە سەدحی دنیا حساوی لەسەرکەی لە ڕاستیدا. بەرهەمینانی سیدیەک پیوەسی بە خەرج و دەرامەتێک هەیە بەڵێ تا چەند ئەمە گرفتی بووە بۆ تو بۆ دروستکردنی سیدیەک؟ وەڵا نەگووە من بۆ هەموو هونەرمەندەکانیان مەبەستم ئەو هونەرمەندانەیە کە جێگە پەنجەیان دیارە لە ڕاستیدا هەندێک کەسەیە حەزی لێ سێدێک پڕکاتە بۆ زەوقی خۆی، بەڵام ئەو هونەرمەندانەی کە کاریگەریان بوو بە لەسەر کۆمەڵگای کوردەواری کارتە ئەمڕۆیان هێناوە من یەکێ خۆم زەختی زۆرم لەسەر بۆ ئەو مەسەلە هەموو سێدەکان و حتاکو ئێستا من لە ئەوروپا هەشت سێدەم بەرهەم هێناوە لە کوردستانیش ئەو کاتە لە کوردستان ژیام زیاتر لە 20 شریتم بووە. ئەمانە هەمووی لەسەر مەسرفی خۆم بووە، حتایزە هیچ یارمەتی لەلایەن هیچ لایەنێکەوە بە من نەدراوە. من خزمەتی ئەو گەل و نیشتمان ناکەم لە ڕاستیدا ئەرکی سەرشانیان ئەو ئیمکاناتێک کە ئێستا لە کوردستان هەیە یارمەتی هونەرمەندانی هەیە، بەڵام من بەداخەوە هەرتایسە بێبەش بووم لێ. تۆزانی ئەگەر دەرامەتێکی شەبی لە ڕێگای فرۆشتنی ئەو سیدیانەوە هەیە چۆن دەڕۆنیتە کۆپیکردنی سیدەکان لەلایەن کەسانێکی؟ زۆر بەداخەوە ئێستش ئەو دەستکەوتمانە هەیە لە باشووری کوردستان هەرتایسە یاسای کۆپیڕایت جێبەجێ نەکراوە. تۆ بەرهەمێک بڵاوکەیتەوە 10,000-20,000 سێدێ بفرۆشیت ئەتوانی بەش بەرهەمی داهاتوت بێ، بەڵام زۆر بەداخەوە کوردستان بۆتە سەرچاوەیەکی ئەسلی کۆپیەکانی سێدەکانی ئێمە کە کۆپی ئەکرێ ئەوە دزیکی ئاشکرایە کە لە هونەرمەندانی ئەیکەن و ئەتوانم بڵێم خەیانەتێکی بە کولتوری خۆیان چۆن من بۆ کێکم بۆ ئەو میلەتەیەکەم ئەوان دزی لە خۆیانەکەن. هیوادارم کورد بێتە خاوەنی ئەو شعورە کە بتوانێت سپۆنسۆری هونەری کوردی بکە بۆ ئەوەی هەرتا هونەری کوردی پاڵپشتی نەبێ ناتوانێت هەندێک جارگلەی یەکرێکە مۆزیکی کوردی بووە و گەشەی نەکردووەیەکی لە هۆسەرەکیەکانی ئەوەیە کە جەنابەت باسی ئەمڕۆک تەماشا بکەمێن گەلی کوردی شوک و گەلانی تر بە زوویەکی دەپێشەوە بە تایبەتی ئەم سەتەڵاتانەی کەم ڕۆهەیە لەوانەیە کورد لە هەندی وڵاتیش سەتەلاتی زۆرتر هەبی. ڕۆڵی ئەمانە چۆن بووە لە ڕوونکردنەوەی فەرهەنگ و موزیکی کوردی لە ناو خەڵکدا؟ ئەتوانم بڵێم دەوریان بینیەوە، بەڵام لە ڕاستیدا پڕ بەپڕی ئەو پێویستیانە نەبووە کە لە کۆمەڵگای کوردەواریە هەندێک تەلەڤیزیۆن لەگەڵ ڕێزماندە ڕاگەیاندن تەنها بۆ ئەوەی کە بەرنامەکە پڕکەنەوە. دیارە هەندێک شامەسەنێکی لەو تەلەڤیزیۆنە کە یەکەم جار کورد ئەقلی بەوە شکا کە لە تەکنۆلۆژی دژی دژمنانی خۆی ئیسفادەکا و کوردی پارچەکانی کوردستان نزیک یەکاتەوە مەتەوێ بوو. لە ڕاستیدا خزمەتی بەرچاوی زۆر زۆری کردە توان بڵێم هەموو هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستانی بەسەر کردەوە. ئێستش کاناڵەکان کورسات دەتوانم بڵێم زۆر جار بەرنامەی هونەری، بەڵام زۆر بەداخەوە بەگشتی توان بڵێم بەرنامەی هونەری لە ڕاگەیاندنەکانە کەم بووتەوە. ئەویش شتێکی باش نییە، دیاردێکی باش نییە. ئەتوانێت هونەر لە ڕۆشنبیری خەڵکە کاریگەری هەبێت. من هیوادارم کە جارێکی ترەوە ڕاگەیاندن دەست پێ بکەن و بایەخ بە کاری هونەری بەتایبەت هونەرمەندانی بە دەربەست و بە پێز بدە. تا چەند گرنگە گورانی بێژێک هونەرمەندێک لە فەرهەنگ و کەڵتوری ملەتەکەی ئاشنابی؟ زۆر گرنگە هونەرمەند دەبێت ئەوەڵ خۆی ڕۆشنبیر بێت کە گۆرانیک ئەڵێ تێبگا لە شێرەکە بزانێت چی ئەڵێ فەرهەنگی میلەتەکەی خۆی بناسێ. هەندێک جار گۆرانی یەکلی بڵاو بێتەوە کە شتێکی زۆر جیاوازە لەگەر کۆمەڵگای ئەمە. من باسی مدرنیزم ناکەم، باسی چاواشەکردنی خەڵکەکەم بۆ نمونە گۆرانی نەشاری شێرە نە ئاوازی ئاوازە چوار کەشتێرن بۆ بۆنەوە بۆ ئەوەی گۆرانیەکەی پێ بدەنەشوو. من لەگەڵ ئەوانیم ئەگەر سەناریۆک بۆ گۆرانیەکە بنووسێ بتوانێت پڕ بەپڕی شێعرەکە بێت ژن وەکو ئالەتێ بەکار نێنێ وەکو شتێکی کالا چاوی لێ نەکات وەکو کەسێک کە هونەرەکەی خۆی ئەنوێنێ لەو کلیپا. من لەگەڵ ئەوە موافقم لە ڕاستیدا ئەتوانێت زۆر تەسیری هەبێتەوە ئەگەر هونەرمەند خۆی ڕۆشنبیر بێ ئەتوانێت تەسیری لەسەر کۆمەلگا، بەڵام خۆی وەختی ڕۆشنبیر نەبێ میلەتی خۆی نەناسێ ئەدەبی میلەتی خۆی نەناسێ ناتوانێت کاریگەریکی وای هەبێ و کاتیە زوو لەبیرە چێتەوە. تا چەند بە گرنگ ئەزانی لە دروستکردنی
مۆزیکخانەیەک لە جاتی بڵێن پەرتوخانەیەک بەڵکو مۆزیخانەیەک بۆ پاراستنی ئەو مۆزیکە کوردیانەی کە ساڵا هەبوو بۆ ئەوەی نەوەی نوێ کە دێتن گوێ لەوانە بگرن لەسەر ئەوانە شتی دروست بکەن. لە ڕاستیدا من زۆر سەردانی باشووری کوردستانەکەم ئەو کەسانەی کە خوێندکارن لە زانکۆ لە بەشی مۆزیکا پرسیاریان لێکەم زۆر بێسەوادن لە بواری مۆزیکی کوردیا. هیچ سەرچاوی بوون مونە زۆر جار بە زاراوەی کەلهوڕی ئەڵێن لۆڕی حتا زاراوەکانیش ناناسن گویان لە مۆزیکێکی کەلهوڕیەبێ ئەڵێن لۆڕی. ئەبێ ئەو کەسانەی کە خوێندکاری موزیکن زاراوەکان موزیکی هەموو پارچەکان تەنانەت ئێمە شتێکی هاوبەشمانیە بۆ مەقامەکان بوون مونە لە ڕۆژهەڵات تا ماڵی ماهور ئێوە لە باشوور ئەڵێن عەجەم هەر تایسە کۆدەنگیک لەسەری موزیکی کوردی دروست نەبووە ئەگەر سەرچاوێکی ئاوا دروست بێ کە هەم زانکۆکان بتوان لەسوادەی لێکن هەم نەوەی نوێ بتوانێت کۆدەنگیکی زۆر باش ئەتوانین لەسەر موزیکی کوردی ئاشنا بن. من زۆر جارەچمە باکووری کوردستانیش زۆر جار تووشی کێشابم لەگەڵ موزیسیانەکانە کە موزیکی ئێمە بە باشی ناناسن. ئێمە ئەرکێکی نەتەوەیمان لەسەر شانە موزیک و هونەری بەشێ لەوەسا ئەبێ موزیسیەنەکان گۆرانی بێژەکان هونەری پارچەکانی تری کوردستان بە باشی بناسن. هەرچەند هەیە کەسانێکمان هەیە کە ئەیناسن بەڵام زۆر کەمە هیوادارم ئەو هەوڵە بدرێت لە ڕێگەی زانکۆکانەوە بە تایبەت بەشی مۆزیک کە بتوانن خوێندکارەکان بە موزیکی بەشەکانی تر ئاشنا بکەن. ئەلبەتە گەلی کورد لە رادیۆ کرماشان سامانێکی گەورە لێدەستدا بە هاتنی ڕژیمی کۆماری ئیسلامی وابزانم زۆربەی گۆرانیەکانی کە لەوەی بوون لە ناودان مەگەر شتانێک لای ئەمە ئەوە بیتن. تا چەند ئێستاکە بە گەرنگە زانید ئەم فەرنگە هەرچەند کاکمەزاری خالقی دەست بە شتێکی کردووە ئەم کەلەپورە ئەم گۆرانیانە کۆ بکرێنەوە و لە جگایەکدا بنیە. من پێم وایە ئەبێ ئەو شتە بکرێت وەکو موزەخانەیەک حتەهانەت ئەکرێ خەڵک بنێری بە لادیەکانە مەسەن پیرەپیا و هەیە ملۆدی پێ لەوانەیە و کابرا بمرێت لەگەڵ خۆیان ئەو ملۆدیە باتە گۆڕ. من پێم وایە باشترین شێوە ئەوەی کە لە هەموو لادیەکانە بگەڕن ئەگەر ملۆدیک هەیە کۆی بکەنەوە لە شوێنێکی وەکو موزەخانە دای بنن بۆ ئەوەی وەکو سەرچاوی لە زانکۆکانە بۆ خوێندن بۆ دەراسە لەسەر مۆزیکی کوردی زۆر بەداخۆ میلەتی ئێمە سەروەت و سامانی ئەدەبی هونەری زۆرە بەڵام هەرتایسە بە دۆکومنت نەکراوە. هیوادارم لەمە بە دواوە تەنها ئەوە نەوێت جەنابەت باسی کاک مەسەردکە ڕێزم هەیە ئەوان شتەکان کۆکەنەوە و چاپیەکەن و بڵاویەکەنەوە هیوادارم هەر لەوان نەوەسن بتوان بەربڵاوتریکەنەوە ئەو شتە کوردیانە کۆبکەنە و فستیواڵی هونەری بکرێت لە هەر چوار پارچە کوردستانەوە خەڵک بانکەن بۆ ئەوەی نەوەی نوێ ڕێز بۆ هونەری خۆی دابنێت و هونەری خۆی بە باشتر بناسێ چۆن ئەوە ئەتوانێت ڕۆشنبیری بدا بۆ ئینسانە کە دڵسۆزی گەل و نیشتمانی خۆی هەبێت وەختێ هیچ نەکەیت چاوەڕێەوەیشت نەبێت کە گەنجەکە سۆزی دفاع لە وڵاتەکەت کات و بیریکی نەتەوەی هەبێ بیری نەتەوەی ئەبێ خزمەتی کە بتانی زمینەی بۆ فراهەم کەی کە ڕۆشنبیر بێتەوە لە باری نەتەوەی تۆڕوە ناتوانانی چاوەڕێت لە نەوەیکی نوێ بڵێ بۆچی نەتەوەی نیت تۆ چیت کردو بۆ تۆزانانی لە وڵاتانی ڕۆژاوە هەر لە خوێندگای سەرەتاییەوە مناڵەکان فێرەکان بە موزیک تا چەند بە گرنگی دەزانێت لە کوردستانیش بە هەمان شیوە پەیڕەوی هەمان شت بکەن و مناڵەکانمان هەر لە مناڵیەوە بکەونە جیهانی موزیکەوە. ئەوە شتێکی زۆر گرنگە کاکەجانێ موزیک هەستی ئینسان ناسکەکە دڵسۆزیەکە دڵسۆزی ژینگا بێت کە ئەو ئینسانی هونەرمەند هەستی ناسکە گەر ئەو مناڵە هەر لە سەرەتای مناڵی و هەستی هونەری پێ بدەی ئەتوانێت ئینسانێکی سالم بێ هونەر زۆر شتێکی سالمە شتێکی زۆر ئینسانیە ئەتوانێت هەستی جوان لەلای مرۆڤ دروستکە ئەوە جوانترین شتە ئەگەر لە کوردستانی ئێمەش هەر لە پۆلی سەرەتایی و بایەخ بۆ بدەن یەکێ لە وانەکان وانەی موزیک بێ بۆ نمونە ئەوە شتێکی زۆر باشە بێ و من دڵنیام لەوەدا کە ئەتوانێت کاریگەریکی زۆر زۆری لەسەر دروستکردنی مرۆڤ هەبێت. کاشنش بە بێگومان پرسیاری زۆر هەیە حەزەکەم لە کۆتایی دەزانم چ شتێکت هەیە بڵێیت بە بینەرانمان کە لەوانەیە لێر باس نەکراویت. بەڵێ من لە ڕاستیدا هیوادارم هونەری کوردی بەشێک لە کولتوری میلەتی ئێمە بەشێک لە پێگەیاندنی مەسەلێ نەتەوایەتیە. من هیوادارم هەموو تاکیی کورد خزمەتی کولتور و هونەری خۆی بکە بۆ ئەوەی ئێمە ئێستا کە خەریکین بەرەو نەتەوە بوو نەچین هونەرە توانین دڵسۆزیکی نەتەوەی لە ناو خەڵکە دروستکە و هیوادارم بە زووترین کات ئێمە بەوە بگەین کە هەموو لایەنەکان کۆبنەوە و بتوان کۆنفرانسێکی نەتەوەی ڕێکخەن بۆ ئەوەی کورد بێتە خاوەنی کۆدەنگی چیتر ئابەم شێوە
زڵممان لێ نەکرێت و ئێمەش ببین بە خاونی دەسەڵاتی خۆمان وەکو هەموو مرۆڤانەی کە لە دنیادا ئاژین کورد عاشقی ژیانە، کورد حەزی لە خۆشیە، حەزی لە هونەرە، حەزی لە ژینگەیە. هیوادارم ڕۆژێ لە ڕۆژان بێ کە ژینگەی ئێمە نەشێوێنن بۆمبارانی نەکەن، مناڵی سەرلانکمان نەکوژن، بە هیوای ئەو ڕۆژەی کە یەکێتێکی نەتەوەی کۆدەنیەک دروست بێ بە ئەوی بە ئامانجەکانی خۆمان بگەین. سپاسی ئەوەی شەکەم بۆم چاپێکەوتنە. هونەرمەندی خۆشەویستی گەلەکەمان کاک نەژمەی وەڵامی زۆر سپاس و وام دیدارە و هەروەها بە هیوای سەرکەوتن لە گەشتەکەتان و هەروەها کاروبارە هونەریکان. هەر ڕۆژی کاکە جەنگە. زۆر سپاس.